بەرنامەی ترافیک ئەم جارە باز لە ڕووداوی هاتوچۆی شێلان و هەڵەی پیادەڕۆکان لە کاتی پەڕینەوە دەکات. ئەمەش بە گرفتێکی گەورەی هاتوچۆ دادەنرێت. ساڵانە لە جیهان دەیان هەزار کەس بەو هۆیە دەبنە قوربانی کە لە هەرێمی کوردستانیش بێبەشنیە لەو ژمارە زۆرەی قوربانیان کە بەو هۆیەوە دروست دەبێت. ئەو گرفتەش لە هەڵەی مرۆڤەکان کە پیادەڕۆن لە کاتی پەڕینەوە ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ئەو ڕووداوانی هاتوچۆ لە جیهان بە تیرۆری سپی ناو دەبرێت. لە ڕووداوانە شەر مرۆڤەکان قوربانی ئەو جەنگە نەبراون کە زیانی گەورەی بە مرۆڤایەتی گەیاندووە. ترافیک چیرۆکێکێک لە قوربانی ڕووداوی هاتوچۆ دەگێڕێتەوە. ئەویش شێلانی مێردمەنداڵێکی پیادەڕۆیە. ئێمە لە ترافیک نامانەوێت بڕیار لەسەر خەتاباری هیچ کەس بدەین. تەنها ئامانجۆ شێرکردنەوەی شۆفێر و پیادەڕۆیە لە چۆنێتی هاتوچۆکردن و سەلامەتی هەمووان. ئەو گەنجە لە کاتی پەڕینەوە تیژڕۆیی شۆفێرێک بۆ ئۆتۆمبیل لە شەقام دەیشێلێت. ئەم چیرۆکەش ڕووداوێکی ڕاستەقینی نەبراوەیە. ترافیک بۆ جارێکی ترەوە چیرۆکە دەگێڕێتەوە و دەمانەوێت کاریگەریەوە ڕووداوە لە ماوەی ڕوودانی تا ئێستا چیە لەسەر خێزان و منداڵەکە. بۆ یەکەم جار ترافیک لە هەرێمی کوردستان بە دۆداچوون بۆ دۆخی قوربانیەکی هاتوچۆ دەکات و دەمانێت بزانین ئەو ڕووداوە چه ئاسەوارێکی خراپی لەسەر دروست کرد. کوڕەکەم سبیانە زوو بوو، نانم دایە، ئاوم دایە، چوو لۆ سناعی. لە سناعی هەم ئەوە تقریبان 5 مانگە لە سناعی بوو. لە سناعی بوو دوای کوڕەکەم بەخۆ ئەمن گوتی من هەر بەخۆم بێدایکم، ئەوش هەر بێدایک بوو. سباینەکەی وەکی زوو چوو عەلی پەڕیتۆ لە جادای سەیارە بە سورعە لێدا بەخوای نەشم زانیە کوڕەکەی نەخوا ئەزانی. کوڕەکەشم ئێستا لایەکی مردیە وەڵە بە کاملی، پێچی ئیش ناکە، دەستەکیش ناکە، لایەکی بە کاملی مردیە. بوویتە مندارێ ساوە، یان با قادر مەچی بکەن یان ئەوتەرە تەقسەکی بکەن. کوڕی من بوو قوربانی بە منداری دیکە چونکە هەمووی کاسبن، هەموو لە قوڕۆسەری دەستنە سناعی، با چی دی نەبیتە قوربانی. لە زۆربەی شەقامەکان بە هۆی وەستانی ئۆتۆمبیل لە زۆنی پەڕینەوە هیچ بەهایەک نەماوە بۆ پیادەڕۆ و پەڕینەوە لە شەقامەکان. بە جۆرێک هاوڵاتی ناتوانن شۆستە بەکاربێنێت و ناچار دەبێت لە شوێنی هەڵا بپەڕێتەوە. ترافیک سەبارەت بەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانی هێڵەکانی پەڕینەوە دروست دەبێت دەچێتە هاتوچۆی هەولێر. لەسەر شوفێرانە کە بەکارهێنان ڕێگاوبانەکان بەگشتی بپارێزن، بە تایبەتی پیادەکان بەپێ ئەوەی کە ئەوان پێیان دەوترێتن زەعیفترین حەڵقە لە سیستەمی هاتوچۆ و لەسەر پیادەکانیشە بە هەمان شێوە لەو شوێنانە پەڕنەوە کە دیاری کراوە لە بۆ پەڕینەوە و بە شێوەیەک بپەڕنەوە کە بینراو بن لە کاتی پەڕینەوەن. ئەوە مەبدەئێکی عامە. شارەزایکی هاتوچۆ سەبارەت بە سیستمی پەڕینەوە بۆ ترافیک.
قسە دەکات. پەڕینەوەی پیادە قەواعدێکی زۆر ئەساسیتیایە. یەکەم قاعدە نابێ بپەڕی لە جێگای مخصصی خۆی نەبێ. منطقەی عبور ئەوە شتێکی زۆر ضروریە احتیمامی پێ بدەی. ئەمە ڕقم یەک. ڕقم دوو کە ئەگەی بۆ منطقەی عبورەکە مەفروزە تەماشای دەستە چەپکەی تەماشایکەی سیارە نییە نهائیەن ئینجا تێپەڕبی. نابێ هەر سیارەیە کە بێ دوورش بێ سیارەکە مەفروزە تۆ بوەستی تا جادەکە بەتاڵ بێ. سیرکە و عائیلەیە ئەو خێزانە کە دەیانەوێت بپەڕنەوە خەتەریاتەکی زۆری لەسرە. شەقامەکە بەرینە ئەو خێزانە دیارە دەیانەوێت بپەڕنەوە هەڵ دەدەین هاوکاریان بکەین. ترافیکێک لەو ڕووداوە دڵتەزێنانشکە بەهۆی هەڵی پیادەڕۆکان دروست دەبێت نیشان دەدات. ئەو ڕووداوە لە شاری هەولێر لە مامزاوە ڕوودەدات. ئافرەتێک بەهێواشی بێسەریکردنی لای ڕاست و چەپ دەپەڕێتەوە. لەو کاتەش دوو ئۆتۆمبیل ناوەستن و ڕووداو دروست دەبێت. سەبارەت بەو ڕووداوە فازڵ حاجی بۆ ترافیک قسە دەکات. سەبارەت بەو ڕووداوە طبعاً دەتوانین بڵێن هەڵەیەکی هاوبەش هەبوو لە نێوان پیادەکە کە بە شێوەیەکی سەلامەتانەوە بە شێوەیەکی پێویست نەپەڕیەوە. چونکە ئەگەر دیقەت دەین لە گرتەی ڤیددیۆی ڕووداوەکە سێ کەسن بەیەکەوە یەکیان بڕیار دەداتن ڕاستەوخۆ بپەڕێتەوە بەبێ حساب لە بۆ قەرەباڵغی شەقامەکە بکاتن. چونکە پیادە کە دەپەڕێتەوە ڕاستە پێشینە بۆ پیادەوەیە کاتێک کە دەوێت بپەڕێتەوە کە قاز دەخاتە سەر شەقام بەڵام لەکوێ سەر شوێنەکانی پەڕینەوە کە دیاری کراوە بۆ پەڕینەوە. ئەگەر دیقەت دەی سێ ئۆتۆمبیل دێن هی یەکەمیان سپیەکە خێرایەکەی کەم دەکاتەوە ئەوی کەشیان خێرایەکەی کەم دەکاتەوە چونکە دەبین پیادێک دەپەڕێتەوە. ئەوان ئەو مەبدەئە جێبەجێ دەکەن کە لە یاسای هاتوچۆ دەڵێتن ئەرکە لەسەر هەموو شوفێران کە ڕووداوەکانی هاتوچۆ نەخەنەوە ڕووداوەکان دوورخەنەوە. ئەوان ئەو مەبدەئە جێبەجێ دەکەن. ئەگەر لەسەر حەق بن یان نەحەق بن میمۆیە شتێکی زۆر باش دەکەن. بەڵام ئۆتۆمبیلەکەی دو ئۆتۆمبیلەکە ڕەشەکە کە دێتن چی دەکاتن هەوڵ ناداتن برێک بکە هاوشێوەی ئەوان یەکسەر دەوێ ڕەت بێتن و مەسافەی ئەمانیشی نێشتێتەوە بۆیە پێکدادان دروست دەبێتن. لەجێبگلایەتی بدەن کاکە دەی بۆن کاکە وێ بکەنەوە کاکە حادسەچکەوە هەیە. ئەو ڕووداوانەی لە ئەنجامی پەڕینەوەی پیادەڕەوەکان یان هاوڵاتیان دروست دەبێت لە کاتێکا وڵاتی لەسەر بەربەست دەپەڕێتەوە. لەبری بەکارهێنانی ئەو ئەمڕاز و زۆنانی کە پیادەڕە و سوودی لێوەردەگرێت بەڵام بەناو ئەو ئۆتۆمبیلانە ڕادەکات و بەسەر بەربەستەکان باس دەدات. زۆرجار لەو شەقامانە لە کاتی پەڕینەوە هاوڵاتیان تووشی ڕووداوی دڵتەزێن دەبن. هەندێک جار هۆکاری و ڕووداوانە دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمیکردن لە کاتی پەڕینەوە. ئەو کەم تەرخەمیش پەیوەستە بە ئاستی هۆشیاری شۆفێرە و پیادەڕۆ. زۆرجار لە ئاکامی هەڵی پیادەڕۆ لە کاتی پەڕینەوە شوێن و زۆنی پارێزراوی پەڕینەوە بەکار ناهێنێت. لەو کاتەش ژیانی ئەو پیادەڕۆی لەسەر شەقام دەکەوێتە بەرمەترسی.
كاكا مشكلة خذ اسعاف التومك خذ اسعاف التومك علاقتنا او شيء ما کاتێک پیادە هەڵە دەکات سزای هەیە. بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 پۆڵێنی پیادەڕەوەکانی کردو مافی پێداون کە تەنانە سزای دانەناوە واتە دادوەر لە کاتی ڕووداوی هاتوچۆ لە نێوان پیادە ئۆتۆمبیل. دادوەرەکان بۆ سزادانی شۆفێر بە دوای خۆرسترین سزا دەگەڕێن لە کاتێک شوێنی پەڕینەوەی پیادەڕە و یاسایی بێت. ڕێنمایی ئەمە لە بۆ پیادەکان دەڵێن پیادە ئێوە یعنی جەستەتان لە خوێن و گۆشت و ئێسقان دروست کراوە. خی گەورە بە شێوەیەک دروست کردووە کە بەرگری بۆکسێک نەکا لەوانەیە بە بۆکسێک جەستەتان ئازاری پێ بگاتن. چجا ئۆتۆمبیلێک کە بە خێرایی 100 کیلومتریان 80 کیلومتریان 6 کیلومتر بڕاتن. پێویستە خۆتان بپارێزن لەوەی کە تووشی ڕوبەڕووبنەوە بنە لەگەڵ ئەو ئۆتۆمبیلانە. خۆپاراستنەکەش چۆنە؟ بەوەیە کە لە شوێن و لە کاتی دیاریکراوە بۆ پەڕیتەوە. یعنی هەمیشە پەڕینەوەکان بە ئاگاییەوە بێتن نەک بە ئیهمالی تەنانەت لەسەر هێڵەکانی پەڕینەوەش. یعنی هیچ منطقی تێدانی ڕاستە من هێڵی پەڕینەوە حەقی خۆمە لێ پەڕمەوە، بەڵام ببینم ئۆتۆمبیلێک زۆر بە خێرایی دێ زۆریش لێم نزیکە یەکسەر بچم بپەڕمەوە. سوور دەزانم لەو حاڵەتە لەوانەیە ئەو شوفێرە ئەگەر بشی هەوێتن خۆمپیانە چێشێتن نەتوانێتن. ڕاستە هەر شوفێرەکە تاوانبار دەبێت، بەڵام من چی لە تاوانباریەک بکەم لە کاتێکدا من چوومەتە ژێر زەوی، چونکە دەبێت ئەو باش بزانم کە ئۆتۆمبیلێک بە خێراییەک کە سەروی 50 کیلومترەوە بێتن خۆم پیا بچێشێتن مانەوەم لەو حاڵەتە موعجیزەیەکە. بەنسبەتی هەموو ڕێگایەکی سەریع 120 بێ یان 150 بێ تێپەڕبوون لەسەر ئەم جادەیە خەتای هاوڵاتیەکەیە، نابێ لەوێ تێپەڕبوون هەبێ. ڕێگای سەریع تەسمیم کراوە کە سیارەکان بە سورعەتێکی زۆر بڕۆن، لەو سورعەتە مستەحیلە مەناطقی عبور دانرێ چونکە زەحمەتە سیارە بوەستێ. لەگەڵ مەفرەزێکی پۆلیسی هاتوچۆی هەولێر دەردەچین، دەمانەوێت ڕاستی و کێشە بخەینە ڕوو، هاوکاتە و کەم تەرخەمیانش دەست بخەینە سەر تا چارەسەر بکرێن، یان هیچ نەبێت لێوی فێر ببن و خۆمان بپارێزین لەو کەم تەرخەمیانە. ئەو ئیزدیحامەی ئێستاکە لێرە دروست بووە هۆکارەکەی دوو سایت ڕاگررتنی ئەو ئۆتۆمبیلەیەکە لە بەردەممانە ناچارین سزای بدەین لەبەرەوەی بە شێوەیەکی مخالف ڕایگرتیە. خاوەنی توێتە لاندکرۆس خاوەنی توێتە لاندکرۆس بجوڵێ ئەو ڕێ بکەوە. ئیدی دەردەچین. سەرەتا پۆلیسی ئاتوچۆ لە چەند شەقامێکی شاری هەولێر چەندین سەرپێکی بەشێک لە ئۆتۆمبیلەکان لە گرتنی شوێنی پەڕینەوە تۆمار دەکات. خاوەنی شۆفر لێت کرۆز خاوەنی نیسانکی کەس بجوڵێ بیکە یەکسای. خاوەنی جێب بجوڵێ ئەو سیارە ڕاستکەوە. بەشێکیان بە نامی ئامێری ئەلکترۆنی سزا دەدەن، بەشێک ئاگادار دەکرێنەوە کە سەرپێکی کارن و هۆشیار دەکرێنەوە. وەستانی سیارەی بە یەک سایدی ئاساییە، بەڵام هەندێک جێمان هەیە ڕێگە پێدراو نییە لەو نمونەبوونی هێمای هاتوچۆی ڕێگەنەدان بە وەستانی ئۆتۆمبیل. دووەمینیان هێڵی پەڕینەوە سەری ئۆتۆمبیلێکە کە لەسەر هێڵی پەڕینەوەی ڕادەگریتن، ئەوە مافی هاوڵاتیەشی دەخواتن کە بەنیازە پەڕیتەوە لێرکوانە کە مافی دەخواتن. ئێمە ناچارین سەرپێچەکەی تۆمار بکەین و سزای بدەین. لە ماوەی نیو کاتژمێر دەیان سەرپێکی لە گرتنی هێڵی پەڕینەوەی پیادەڕۆ
تۆمار دەکرێت. بوونی هێڵی پەڕینەوەی لەسەر شەقامەکان دەستەبەرکردنی مافی هاوڵاتیە لەبەوەی بە سەلامەتی بپەڕیتەوە لە جادەی لەبەوەی تووشی هیچ ڕووداوەک نەبیتن بە سەلامەتی بپەرتەوە بەس ڕاوەستانی ئەو سیاری ئێستا کە لەسەر ئەو خەتی عبوڕەی وە دەکاتن ئەو هاوڵاتیە مافەکەی زەوت بکرێتن کە مافی زەوت کرا ناچارە و هاوڵاتیە بڕێیەکی دیکەدا بپەرتەوە کە خەتەریات لەسەر ژیانی دروست دەکاتن جا لە بۆ ئەوەی ئەمە مافی ئەو هاوڵاتیەی دەستە بەر بکەین ناچارین بە غڕامەکردنی ئەو ئۆتۆمبیلانەی کە لەسەر خەتی عبوڕ ڕادەگرن. چەند جێگایەکە دەبینی سیارە بەو شێوەیە ڕادەگری ناچاری هەر هەمویان سزا بدەین خۆشۆفێر چاک دەزانیتن ئەو شوێنێکی لێ ڕاگرتیە قەدەغەیە بەس دووبارەی دەکاتەوە ناچارین سزای بدەین. خاوەنی نیسان سەنی بجڵێ بیکە یەکسایی بجڵێ ئەو ڕێی بکۆ. ئەوش حاڵەتەشی دیکەیە کە سیارەکەی دەباتە سەر ڕەسیفی دووبارە حەقی مواطنی دەخواتن یعنی ئەو شۆستەیە کرا هاوڵاتی دەخواتن مافی هاوڵاتی دەخوا ئەو شۆستەیە کرا لە بۆی هاوڵاتی بەسەریدا بڕواتن نەگوتون بێلەکەی پارک بکاتن بەس بۆی ئەو دوکانە لەو دوکانەی کاری تایبەتی خۆی هەیە. خاوەنی ئۆپل ئۆمێگا سیارەکە ڕاستکەوە سیارەکە ڕاستکەوە بەڕێزم غەڕامە دەکرێت. ئێستا شۆفێرە بەڕێزە باش دەزانیتن وەستانەکەی نەشیاوە نایاساییە زادەوەی هاوکاریش دەکاتن ئاخرم نەگە هاوکاری وی بکەم ناچارم حەقی یەکەکی دیکە دەخۆم. باشی برا زۆر مەمنون خۆمەجالت زۆر بوو یعنی سێ سیارە چار سیارە بە جوانی جێ کەس نەبوو لەبەرەوەی ئیشت ئەلێرکانێک ئیلا دەبی ئەو هەڕای بگری وەنیا وەڵە نەیشتن بچ نەیشتن ئەوە سەراف و سەرافە ببورن ئەوە غەڕامەت دەکەین بۆ بیجارشکە دووبارەینەکەیەوە باشە برای بەڕێزم. تەوشای ئەو ئۆتۆمبیلێکە چار فلاش پێکردیە لەوانەیە برێتنە من فلاشم پێکردیە و یاساییمە سەرکە ئەوە داخۆچی ئیشەچیە ئەو ئۆتۆمبیلە تەکسیە لەگەر ئۆتۆمبیلە کیایی کارش تایبەتی خۆی هەیە پێغەدرە بێتە خوارێ دا بەزیتن جادەکەی بکاتەوە هەتا ئێمە ئەگەداری نەکەینەوە جادەکەش ناکاتەوە. خاوەنی کیا ئەو ڕێی بکەوە مادنە بیرا باشی ئەو جادەتان گرتیە چیەوە قسان دەکەن نابی وەنیا ئەو غەڵەتە نابی پرسیاری بکە دەبی دابەزی سیارەکەی بە جوانی ڕاگرت. هەندێک سیارە نیوەی ئۆتۆمبیلەکەیان لەسەر خەتی عبوڕ ڕادەگرن کە قەدەغەیە لەسەر هەموو هێڵی پەڕینەوەی ڕای بگریان لە نیوەی بیان بەشەکی بیتن قەدەغەیە هێڵی پەڕینەوە مافەکە لە بۆ هاوڵاتی دابین کرێ. دواتر دەچن سەر شەقام و ڕێگایەکی خێرا و قەرەباڵخی شاری هەولێر تا سەرپێکی کاران سزا بدەن و هاوڵاتیانی شۆشیارکەنەوە لاگەری پەڕینەوەی هەڵا لە شوێنی مەترسیدار. ئەوە شەقامی 120 ئەو شەقامە خێرایە واندی نەبی باشی ئەحواڵت لێرکوانە زۆر خراپە شتی لێ دەفرۆشی مەمنوعە باشە ئەشیاکەت بپێچەوە نابی لێرکوانە ئەو ئیشە بکرێت کە جادەکە سەری ئەو خەتەرە. بە درێژایی ئەو شەقامەی ئەو سیمە لێ درایە کە لە مستەوای مرۆڤی بەرزترە نەک مرۆڤ لە بۆ ئەوەی ئاژەڵەشیش نەتانی بپەڕیتەوە نەخواستە لە نەتیجێ هاتنە ناو شەقامی و ئاژەڵەی شۆفێرە سەری لێ بشێوە تووشی ڕووداوی هاتوچۆبی. پێچەوانەی تەسویرەکانی دی کە پێشترێکە باسمان کرد پەڕینەوەی پیادە لە شەقامی 120 مەتری قەدەغەیە چونکە زۆربەی جاران کە ڕووداوی هاتوچۆ لەو شەقامەی ڕوودەداتن پیادە و ئۆتۆمبیل زۆربەی جارەکان بەداخەوە بە مردن کۆتایی پێدێت. هەندێک جاری شارەوانی و هاتوچۆ بەرپرسن لە باشترکردنی ڕەوشی پەڕینەوە و پیاجەڕە و پێدانی مافی پەڕینەوە بە هاوڵاتیان و زیادکردنی ئامرازەکانی پەڕینەوە و بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر و دروستکردنی زۆنی سەلامەت بۆ پەڕینەوەی پیادەڕەو. پەڕینەوەی هاوڵاتی لەسەر شەقامی 120 مەتری قەدەغەیە تەنها لەو شوێنانە نەبی کە بەرزەپردی لە بۆ دانرایە جا لە هەر ڕووداوێکی هاتوچۆ ئەگەر هاتوو پیادە لە شەقام پەڕی بۆوە لەو
لەو شەقامەی هێڵکاریمان ئەنجامدا زۆربەی حاڵەتەکان بە دڵنیاییەوە هاوڵاتیەکە دەبیتە سەرپێچی کار و بەکەم تەرخەم دادەندرێتن. سلام علیکم. باشی برام دەپەڕنەوە؟ وەڵای بەتما بووین لەو سورعەتەی یعنی باش شارەزانی من نازانم لە شێ دەسوڕێمەوە ئەخە لەو سورعەتەی دری دەوێتن ئەتو لەو جادەی بپەڕێەوە. بەس ئیش لەو کۆمپانیایە. چەندین حاڵەتی پەڕینەوەی پیادەڕەو لە شوێنە مەترسیدارەکان پێش ئەنجامدانی لەلایەن پۆلیسی هاتوچۆ دەیانوەستێنن. بە درێژای چەند کاتژمێرێک دوای نیۆڕۆ پۆلیسی هاتوچۆ لە چەند ناوچەیەکی شاری هەولێر چاودێری دۆخی پەڕینەوەی پیادەکان دەکات. ئەوەی جێگەی داخ بوو بۆ پۆلیسی هاتوچۆ لەبەر سەلامەتی و هاوڵاتیانە پەڕینەوە بوو لە شوێنی هەڵا لە کاتێک پردی پەڕینەوە دانراوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیان گوێی پێنادەن. دەستت بۆ سیارەیەوە گرت بوو. ئەوە تێکچوە؟ یعنی حاڵەتەکە زۆر ناتەندروستە. یعنی ئەوە پێویستە بکرێنەی بار بکرێت کە تێکچوە. دەستی بەوەی وەدەگری بڕواتن لەو جادە سەریعی تەماشای سرعەتی جادەی. ئەخە دیتمان یعنی برای بەڕێزم ئەتو جێ لە من ڕاگرا. ئەمە دیتمان ئەو مانتۆڕەوەی بگاتە شوێنی خۆی دەستی خۆی بۆ سیارێ وەگرت. یعنی حاڵەتەکە زۆر ناتەندروستە وانە؟ ئەو مەسرەفە زۆرە لە هەردوو دیوی جادەی 120 مەتری کرایە لە بۆ ئەوەی هاوڵاتی کە دەپەڕیتەوە بە شوێنەش سەلامەتدا بپەڕیتەوە ڕێگریان لێ بکەین. سیرکە ئێرەی بڕیە بەناو ئەو خەتەریاتەی دابێ لە پێناوی ئەوەی چەند دەقەک زووتر بگاتە شوێنی خۆی کە لەوانەیە هەتایە نەگاتن. بەڵام ئەوەی کێشەی گەورە دروست دەکات نەبوونی ڕۆحی هاوکاری بەشێک لە شۆفێرانە کە هیچ بەهایەک بۆ پیادە ڕەودانانێن و تەنیا ماف بە خۆیان دەدەن. باشی ئوستاس باشی برام خەتەر نییە ئەتو لەو جادەپانێک پەڕیەوە هاوکاری دەکەین با بتپەڕێنینەوە دەمانەوەی هاوکاریت بکەین بتپەڕێنینەوە سیارەکەی پشتمان سوار بە دەتپەڕێنینەوە باشە؟ کاک سلێمان ئەو بەڕێزێ بسوڕێنەوە بیگەین ناو جێیەکە مەبەستیت سەری کە بەشێک لە خەڵکی بەستە دەستەکەی دەکەون بەشەشی دێکە لە ناوەندی شەقامەکەی دەپەڕنەوە کە سیازیش کرایە کە ئەوە خەتەرەکی زۆری لەسەرە ترسناکە بەڕاستی لەسەر ژیانی ئەو هاوڵاتیانەی کە دەپەڕنەوە. لەو دیمەنانە چەندین پەڕینەوەی مەترسیدار بە ناوی خێرایی و جەنجاڵی ئۆتۆمبیلانە ئەنجام دەدرێت کە پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانن. زۆر جار لە ئەنجامی هەڵە پیادەیەک لە کاتی پەڕینەوە ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت. ئێستا پەڕینەوەی ئەو خێزانەی مەترسی تێدایە سیر کە تەماشا چەندە مەترسی لەسەر ژیانیانە کە لەو شوێنەی دەپەڕنەوە. هۆکارێکی سەلامەتی زۆر باش لێرە دانرا لە پێناوی سەلامەتی هاوڵاتیان سەیری ئەو سیاجەی بکەیت تەماشا بەس لە پێناوی ئەوەی دانرایە کە هاوڵاتیان بە شوێنی سەلامەتدا بپەڕنەوە بچنە سەرا و بەرزە پردەی یاخود بچنە شوێنی پەڕینەوەی یاسایی دیاری کراو بەس بەداخەوە یعنی هاوڵاتی هەیە لێرە دەپەڕیتەوە کە ئەوە جانجاڵی زیاتر لە بۆ شەقام دروست دەکاتن بەر لەویش مەترسی زیاتر لەو سەر ژیانی خۆی. ئەو شەقامەمان سیاج کردیە شوێنی پەڕینەوەی نزیک لەو جسرەی لەو دیویش بە هەمان شێوە شوێنی پەڕینەوەی دانرا بەڵام ئەگەر نیشان بدەی هێشتا خەڵک ئامادەیە لەسا و سیاجەی بپەرتەوە لە کاتێک ئەوە هۆکارش سەلامەتی تەواوە مەترسی لەسەر ژیانی دروست نابیتن. گلەیەکە ڕاستە لەوانەیە لە هەموو شوێنێک وەکو پێویست هێڵی پەڕینەوە نەبیتن یاخود ئەو شوێنانەی کە سەلامەتن دابین نەکرابن بەڵام گرینگە لەسەر هاوڵاتی لە کاتی پەڕینەوەی ئەو شوێنانە بەکاربینیتن کە سەلامەتن لە کاتی پەڕینەوەی و شوفێرانیش بە هەمان شێوە پابند بن بۆ شوێنانەی کە دیاری کرایە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان.
زۆر جار هەیە کە ڕوودا و ڕوودەداتن ئێمە لە کاتی هێڵکاریدا پیادەی کەم تەرخەم دادنین لەبەرەوەی شوێنەکە شوێنی پەڕینەوەی نییە دیاری کرایە هێما دانرایە ئەنی ئاگادارکردنەوە لە بۆ هەموو لایەکی هەیە کاکە ئەو شەقامە مەترسی لەسەر ژیانە دروست دەکاتن نایپەڕێ لۆ نمونە شەقامی 120 متری شەقامی 150 متری هەیە لە هەولێر پەڕینەوەی پیادە لەو شوێنانە کە ببێتە هۆی زەرەر لە بۆ هاوڵاتی بە دڵنیاییەوە بەکەم تەرخەم دادەندێ پیادەکە. لە کۆتایی ترافیک ئەو دەخاتە ڕوو بۆ هاوڵاتیان کە هێڵی پەڕینەوە بریتە لە زێبرا لاین واتە ئێرە پێگە و شوێن و زۆنی سەلامەتە بۆ پیادەڕەو کە بۆ ئەو لەو شوێنەدا مەرامێتی کردداری پەڕینەوە ئەنجام داد بگەێنێ کە لەو دەستەواژە و ئامرازانە بترازێ هیچ شوێنێکی تر یاساییانە و سەلامەت نییە بۆ پەڕینەوە.